هەرێمی کوردستان چ ڕێوشوێنێک بگرێتە بەر بۆ ئەوەی بارودۆخی کەرکووک و خورمات و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان ئاسایی ببنەوە. کورد هەموو یەکگر بێ بەڕاستی چ لە یەکێتی و چ لە پارتی و چ لە گۆڕان و چ لە حەزبانە هەموو یەکگر بن بە سەعیدی ئەو بەسەرێکی دانەشێتەوە ئەو بەسەرێکی دانەشێتەوە هیوادارم کەرکووک دووسخورماتور هەمووی بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان. پێویستە هەوڵ بدەین ئەو هاوپەیمانێتی کە لەگەڵ ئەمریکا هەمان بووە و ئێستاش هەمانە بێگومان بیقۆزینەوە هەوڵ بدەین ئەمریکا تحریکەین ئەمریکا بجوولێنین بۆ ئەوەی فشارێک بکاتە سەر حکوومەتی عێراقی بۆی بتوانین دانوستن لەگەڵ هەرێمی کوردستان بکە بۆ ئەوە بتوانین حرەکەی دیپلۆماسی خۆمان لەسەر ئاستی ئیقلیم و نێودەوڵەتیشە حرەکەی دیپلۆماسی بەهێزمان هەبێ و بە شێوەیەکی ژیرانە هەوڵ بدەین نیگۆشیشن و مفاوەزات لەگەڵ حکوومەتی عێراق بکەین و لەژێر چاوەدەری UN و لەژێر چاوەدەری وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و هاوپەیمانە. کە دەڵێن خیانەت کرایە با لە گەورە بچووکەوە ئەوەی خیانەتی کردیا با بدرێتە بەردەم دادگا بۆ ئەوەی خەڵکیش بزانی خەڵکی کوردستانیش بزانن هەموو جیهان بزانی کە چی خیانەتی کردووە. داوا لە لایەنە سیاسیەکان دەکەم بۆ گەڕانەوەی ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیدارەی هەرێم زارشکە خۆیان یەک ڕیسکەنەوە ناکۆچەکانی خۆیان وەلانێن بۆ گەڕانەوە ئەو برا کوردانەمان بەڕاستی یعنی پاش شەهیدێکی ئێزگار زۆر لە شەڕی تیرۆرستانی داعش بەداخەوە زارشکە لە دەست حکوومەتی عێراق کورد ئاوارە بوویتەوە.